سلێماتەمینی سەرباز حەمەدەمین کە ناسراو بە سەرباز محازەڕێک لە فەرماندەدەرێنەکانی هێزی پێشمەرگەوێتی نیشتمانی کوردستانە لە هەوڵی پێشەوە لە وەزارەتی ڕۆژنەمێری بەڕێوەچە دیارە لێرە کەسوکار و کەسە نزیکەکانی لەگەڵ بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان لە سلێماتەمینی سەرباز معارەزە ئامادەن. من دەمەوێتن یەکی لە کەسە نزیکان هاوڕێدێرینەکانی کاک سەرباز وەگرم. سڵاولی بێت کاکەرێم، ئەگەر ئەزیێ دەمی بەس کاکەرێم هەر لێرە باسی ئەون و ڕۆڵ و کاریگەری کاک سەرباز لە ڕزگاری خوازنێتەوەی کورد لە ساڵین ڕابرد لە شۆڕشەکان ئەتەوێت شۆڕشی نوێ و شەڕی داعش چۆن بووە؟ بێن کاکە کاک سەرباز فەرماندەیەکی سەربازی نیشتمان پەروەر درسۆز جەماوەری بە تایبەتی منە و کاتانەی کە زیاد لێک نزیک بووینەوە کاتە دەڤەری بادینە لە ساڵی 2011 یەکێک لەو فەرماندانە بوو کە هەستی بە مەسئولیەت دەکرد لە ڕووی سەربازیوە کادرێکی باش، لە ڕووی تەحسیناتی سەربازیەوە کادرێکی باش، لە ڕووی جەماوەریەوە هاوکارێکی ئێزگار باش ئێمەمانە بوون کە ئەو کات ئێمە مسڵمانبەندی مووسڵ بووین، لە ڕووی نیشتمان پەروەری کە ئاماژەم پێدا هەستی بەوە دەکرد کە ئەو کاتانەی گۆڕانکارەکانی ڕۆژئاوا سووریا ئەو کاتانێک کە کوردانی ڕۆژئاوا لە شاخ بوون گواستنەوەیان و هاوکاریکردنیان و پشتگیریشیان بۆ ئەو بابەتە من لەوانەی کە ئاگادارم نزیکەوە کاک سەربازیەکی لەو فەرماندانە بوو کە زۆرترین هاوکاری بۆ ئەو پرۆسەیە کرد کە ئەرچێکی نیشتمانی گەورە بوو. بۆیە کاک سەرباز بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو. کاک سەرباز وەکو ئاماژەم پێدا هەم ئەو کاتانش کە لەگەڵ لە دەستەی تایبەتی کاکۆسەد بوو هیچێک لەوانەوە کە متمانە پێکراو بووە و لە سەردەمەوەی کە لەگەر مەعارەزاک لە ڕێگەیەکی تۆ کە لەوێ کاری کردووە هەموو ئەوانە کە خۆناغی خەباتی ئەم فەرماندە تێکۆشەرە بوونە کە جێگەی پێزانینی هەموو لایەکمانە خۆدا سەوەری هەموو لایەک و کەسوکاری بدات. دەستان خۆش سۆمایانی لێرە کوتم بەشێکی زۆر لە فەرماندە دێرینەکان فەرماندەکانی ئێستا هێزەکانی پێشمەرج لێرەنە بەڕێزلی وا کارزان شەقلاویم لەگەڵا دەمەوێت کارزانیش وەگرم کە بزانین ڕۆڵی کاک سەرباز لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی دژ بە با بڵێن پێشتر لە ڕوخانی ڕژێمی سەدام و دواتر ڕوبەڕووبوونەوەی شەڕی دژ بە داعش ڕۆڵ و کاریگەری کاک سەرباز چی بوو لەو شەڕانەدا؟ زۆر بەداخەوە ئەمڕۆ چڕ ڕۆژ بەسەر کۆچی دوایی فەرماندە و ئەفسەرێکی دڵسۆزی وەزارەتی پێشمەرگە کاک سەرباز فەرماندەی فەوز بوو لای ئێمە لە وەزارەت پێشمەرگە لە لیوای هەشتی پیادەی بادینان. بەڕاستی من چەندین جار سەردانی فەوزەکەم کردووە بە تایبەتی لە کاتی شەڕەکانی داعشدا کاک سەرباز ڕۆڵێکی زۆر ئازایانە و جوامرانەی هەبوو کە دەلیلیش ئەلەوەدا بوو کە هێرشێکی ئینتحاریان بۆ هات لە شەڕەکانی داعش کە توانی بەرگریەکی باش بکاتن و داعشەکان تێک بشێرن. کاک سەرباز یەکێک بوو لەو فەرماندانەی وەزارەتی پێشمەرگە کە لە منتیقەی ڕەبێعە و قەلعەی وەلید و شەنگال و ئەم منتیقانە وەکو فەرماندەی فەوز فەوزێکی ڕێک و پێک دەورێکی زۆر باڵای هەبوو لە شەڕی دژ بە ڕوخانی سەدامیش کاریگەری بەڵێ دەوری خۆی هەبوو کاک سەرباز زامن شەڕەکانی ئەوە دەورێکی پاڵای هەبوو. سوپاسان سۆما یعنی سەرباز حەمەدەمین کە نەسراو بە سەرباز محارەزە لە ساڵی 1965 لە سنووری پارێزگای هەولێر لەدایک بە لە 12 پێنجی ئەم ساڵیش بەهۆی نەخۆشیێکی درێژخایەن لە وڵاتی ئوردن جیان لەدەستدا و ئەمڕۆ سلێماتەمینەکەشی بەڕێوە دەچێت.